هەر لە شێوەی هەنگ نەخشاوە. فەرموو قاپێ شێنی گەرم بخۆ. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هوەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە شاری سلێمانی و لە ڕێوڕەسمێکدا کتێبی تێگەیشتن لە ڕۆمان بڵاوکرایەوە و لەلایەن شاخەوان سەدیقی نووسەری کتێبەکەەوە واژۆی لەسەرکرا. کتێبەکە گفتوگویەکی ڕۆژنەماوانیە لەگەڵ عوسمان یاقوب دەربارەی پرسە ئاڵۆز و تەکنیکیەکانی ڕۆمان. ڕاستیا کتێبەکە بەرەمی کاری ڕۆژنامەنووسی ئەدەبیە دیدارێکی دوور و درێژی منە لەگەڵ نووسەر و وەرگێڕ عەلی عوسمان یاقوب. کتێبەکە هەوڵەکە بۆ دووبارە تێگەیشتنەوە لە ژانری ڕۆمان. لە ڕاستیا لە کتێبخانەی کوردی ئێمە ڕۆمان زۆرە، هەم وەک نووسین هەم وەک وەرجێڕان، بەڵام ئەوەی کە کەمە سەرچاوەیە لەسەر تێگەیشتنمان لە ڕۆمان، ئێمە چۆن لە ڕۆمان تێبگەین، چۆن دیدێکی تازەمان هەبێ بۆ ڕۆمان. هەوڵەکەی ئێمە لەگەڵ عەلی عوسمان یاقوب لەو سۆنگەیەوە بوو کە ئێمە جارێکە تێگەیشتنی کەمانە بێ بۆ ڕۆمان، بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە سەرەتای نووسینیانە یا ئەوانیانێ لێ کۆڵینەوە بنووسن یا ڕخنەی ئەدەبی بنووسن یا نامەی ماستەر و دکتۆرایانە بێ، ئەم کتێبە زۆر هاوکاریانەکە. دووەمین دیداری شانۆیی ڕاپەڕین لە ڕانیا ساسکرا. لە دیدارەکەدا شانۆکاران و گروپە جیاوازەکان لە شارەکانی کوردستانەوە هاتبوون و بابەتە شانۆییەکانی خۆیان نمایش کرد و فستیڤالەکە دوو ڕۆژی خایاند. ڕاستی بیرمان لەوە کردەوە کە کارێ بکەین تا ژیان لە کار و چالاشیە هونەری و ئەدەبیەکان نەوەستێت. ئەمە دواتر ئەو دیارە ئەو دیدارە بۆ ماوەی دوو ڕۆژ دەخایەنێ بە بەشداری دە گروپی شارە جیاجیەکانی کوردستان لە هەم لە کفری، لە چەمچەماڵ، کەرکووک، دوکان، کۆیا، قەڵاتزێ، ڕانیەش بە سێ-چوار گروپ بەشداریان کردووە. هەم لە ناو دیدارەکەدا ئێمە شەوانە کاتژمێر 8 سیمینارمان هەیە کە لەلایەن خەڵکی ئەکادمی پسپۆڕەوە ئەو سیمینارانە بەڕێوە دەچێت. ئامانجیشمان لەو دیدارە ئاشناکردنی شانۆکارانی دەڤەری ڕاپەڕین لەگەڵ شانۆکارەکانی شار و شارۆچکانی و شار و شارۆچکانی کوردستان بۆ ئەوەی سوود لە ئەزموون و توانای یەکتری ببینن. عەسرانی یەکشەمە و شەمە لێرە لەسەر ئەم شۆستەیە و لە تەنیش ئەم عارەبانەیە دەوەستێ. فەرموو قاپێ شێنی گەرم بخۆ. دانەمەزراویت؟ نەوەڵا بۆ پارەی دامەزراندن چەندە؟ سەفەرمە. ئەوە سەفەر نەبوو.
لە سیمینارێکی ئەدەبیدا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری قەزای سیمێلێ مامۆستای زانکۆی دهۆک نەوزاد پیرموسا لە ژێر ناونیشانی نویسکارێن کورد لەبارەی قوتابخانەی ئەدەبی بەراوردەوە گفتوگۆیەکیان ساز کرد و سیمینارەکە ئەنجامدرا. سپاس بۆ هەوا ئەڤڕکە ڕنیشتنامە ئەڤڕکە دەربارەی ئەوە نویسکارن کورد ئەوێن زمانی دووەم دنویسینن و هەڵویستی ئەدەبێ بەراورد وەکو قوتابخانەی ئەدەبێ بەراورد ji بووی وان نویسکاران ئەو نویسکار کا سەر بە ئەدەبیاتە کوردی ئان ئەدەبیاتێکی جیهانی نەهەژمارتن ئەڤڕکە ئەم دە تیشکی یەخینە سەر ئەدەبیاتە کوردی لە دەرگوش و مێرگە ئەدەبیاتن جیهانی و هەروەسا دە هەوڵدەین ئەوێ دیاردە ئەو دیاردە کە هەیە کوتنێک ناف ئەدەبیاتە کوردیدانینە بەلکو ناف ئەدەبیاتن جیهانی داژی هەیە ئەو دیاردەژی کو ئەو نویسکار کو به زمان فرانسیان به زمانێکی دید نویسین ئەرێ وەکو ڕوخسار ئەرێ ئەف ئەدەبیاتە ji بووی ئەدەبێت نەتەواوی وانە دێن هەژمارتن ئانە و دومایەکێ دە هەوڵدەین ئەوان قوتابخانەن ئەدەبێ بەراورد شڕۆڤەکەین کە کیشکیشوانە دێ کەڤیتەت خزمەتە ئەدەبیاتە کوردیدا کو ئەوژی هەرسێ قوتابخانە قوتابخانە فەرانسی قوتابخانە ئەمریکی و قوتابخانە مارکسیزم پوتبژنێ سلاوی هەردوو خاتوونی نووسەر کەژاڵ ئەحمەد و کنێر عەبدوڵڵا لە شاری هەڵەبجە دوو کتێبیان بڵاو کردەوە و واژۆیان لەسەر کرد. کتێبەکەی کەژاڵ ئەحمەد زمانی باڵندەم دەزانی و ئەوەی کنێر سەرگوزشتەی ڕۆژانی کۆرۆنا بوو. چالێکەکەمان لەگەڵ خاتوو کنێر عەبدوڵڵا بریتی بوو لە واژووکردنی دوان لە کتێبەکانمە ئەوژێکە لە کتێبەکانی کە باز لە سەردەمی کۆرۆنا هەکام ژری زمانی باڵندەم دەزانی و دیوانێکی تر کە من دەبێ خۆم بسمیل بکەم ئیتر زۆر بە گەرموگوڕی پێشوازی کرا ئەوە لە خەڵکی ئەدەب دۆستی هەڵەبجە ئەوە شێتەوە زۆر لیان هاتوو هەمیشە هەروە بوون گەرموگوڕ بوون بەرامبەر بە چالاکی ئەدەبیەکان لە چوارچەوەی چالاکیەکانی 16 ڕۆژ بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە شارێکە گەورەترین تونند و تیژی لە جیهانە بەرامبەر کراوە بە جینۆسایت کراوە و بە کیمیایی لی دراوە لەگەڵەوەشە ئەوەندە ئاشتی خوازی و دژی تونند و تیژیە. من بەشداریم کرد بە کتێبی سەرگوزەشتەی ڕۆژانی کۆرۆنا کە ناوڕۆکی ئەو کتێبە ئەرشیفی ئەو کتێبە یا کاتی ئەو کتێبە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مانگی دووسێ کە کرنتینە بووین ئەتوان بڵێم ئەم کتێبە ئەرشیفێکە و دۆکومنتێکە بۆ سەردەمی کۆرۆنا لە هەرێمی کوردستانە کە چۆن گوزەران و ژیان و قۆناغ و هەست و نستی مرۆڤەکانە لەو سەردەمەیە حوت فایلی جۆربەجۆری لە خۆی گرتووە کە بواری هونەریە بواری نوکتەیە بواری وێنەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستانە لەو سەردەمەیە هۆنراوەکانە با بڵێن چیرۆکەکانی تایبەتمەندە بە سەردەمی کۆرۆنا و هەمان کاتە لە هەمان کاتە ڕاپرسیەکە کە لە خەڵکمان کرد لەو کاتەیە کە لە سەردەمی کۆرۆنان هەست بە چی ئەکرد چی فێر کردیت.
وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک سێمین فستیڤاڵی کەرکووک بۆ شێعری لاوان خولی لەتیف هەڵمەتیان ئەنجامدا کە تیایدا ژمارەیەکی بەرچاو لە لاوانی شارەکە بەشداریان کرد. سێمین فستیڤاڵی کەرکووک بۆ شێعری لاوان بەڕاستی دەیسەلمێنێکە لەم شارەدا کۆمەڵێ دەنجی زۆر بەتوانە، کۆمەڵی شاعری لاوی زۆر بەتوانە، بە ستایلی جیاجیا، بە زمانی شعری زۆر پخۆی، وێنەی شعری زۆر پخۆی، زمانێکی زۆر پاراوی کوردی شعر دەنووسن. ئەم فستیڤاڵە دەیسەلمێنێکە لەم شارەدا دەنگی شعر بەڕاستی بەرزە. گرێدانی ئەم فستیڤاڵە، سازکردنی ئەم فستیڤاڵش بە حەقەت بۆ ئەوەیە کە ئەم بەهرانە بە خەڵکی ئاشناکەی، جگەلەوەی کە دەرفەتێکیش بێ بەڕاستی شاعیرەکان بە یەکتر ئاشنا بن، دەنجی یەکتر ببیستن. لاشمان وایە شعر هەتا ئێستا شادەمارێکی زۆر گرنگە لە ئەدەبیاتی کوردیدا. سەرم سوڵماوە لە جوانی هەر لە شێوەی هەنگ نەخشاوە، دڵی منش بێ ڕەحمانە وەک مێشەنگ لێ ئاڵاوە، هەر وەکو من تا مەزرۆی دیدارێ بوو، خۆشگە بارزان شەوێکە بووە میوانی شار، قەلاچۆلان ئەچووە خاسە و ئەحمەد ئاغای وەک گەنجێک من بەشداریم کردووە لەم فیستیڤاڵە، زۆر خۆشحاڵم کە کاری ئەم جاریان بۆ تایبەت کردووە بە گەنج و گەنجەکانیش تایبەت کراوە بە شاری کەرکووک دەوروبەری، و من وەک شاعیرێک مەریوان حەکیم جەباری بە سێت کەس بەشداریم کردووە لەم فیستیڤاڵی شعرەیە. شعرێک تایبەتە بە پێشمەرگیدیلەکانی شاری کەرکووک، شعری بۆم مەگەڕێکە باس لە ترسی سەردەمی ڕژەی بەحسەکە لە نێو شاری کەرکووکە، و شعرێک کە گفتوگوێیە لە دیوان دوو سەربازە لە نێو جەنگدا بەشداریم کردووە. کە دەرساڵە خەڵکی ڕۆژاوای کوردستانە و لە تەمەنی گەنجێتیەوە خولیای میوزیک و گۆرانی هەبووە. دوای تەواوکردنی میوزیک بە شێوەیەکی ئەکادیمی لە سووریا نیشتەجێ هۆڵەندا بووە و بەردەوام بووە لە کاری هونەری و خوێندن. لە ستۆدیۆکەیەوە باس لە ئەزمموی هونەری خۆی بۆ کۆوار دەکات. ابتدائي وإعدادي من الكوباني للراقي لممجة تمام كري، من ثانوي لحلب ومن بكالوريا الشامي بريا، أزو عائلة خام لحمص رونشتن لحمص من معهد العالي للموسيقى دصالة خاند، وباش تشتاق نكت سر من لوي ولاتي براستي داخازي من بربون ما أولا دست جي برداز هاتم هولندا، از نودسیان ده هاتم هولندا، لهولندا من هندسه کامپیوتر خواند و از بیکار دکم. يعني اج هم انسترومنتان هز دكم، انسترومنت تنبوريجي مثلا كليد خم، بله انسترومنتا من که خاشیم داره کیبورده، از زیاد سر کار دکم و جبر تکنیک کیبورد گلک پیش کتیه جیب راستی و آلی کاری دکه دستودیو ده جیج با ارنجه، ارنجه مگی سر کیبورد شد به پاشه جی انسترومنت لایفت کونی. هولندا براستی مخابن زحمتی هبون اجبار خواندن و زاروکان و کار 10 سالن من دست موزیکی بردا، 5 سالن از وگریم بشکل کی پروفشنال پر دوره و ماموسته مزن ملجمون درس برن، ساوند پروژکت، ساوند تکنیک و از استودیو مهیا و استودیو براستیش بو زیدش بو هوبیا منه، یعنی جبو حس کردن آمنش موزیکه، نجبو قید ملاتت. سه آلبوم چه کردن، یک
لە 96 مچێکرد بەلێ کاری وێنە پڕ بدەلێمە بوو لە ئەڵمانیا مچێکرد پاشێ ئەلبۆمێک مچێکرد ئەوژی 6 سترانن بەلێ ئەمە و ئەلبۆمە تالی ئەوژی 4 سترانن یەک سترانە نابێ ئەوەیە سینگل چێ دکەم یعنی جبەر باشتر وارێ وەشاندن باشتر وەرە خویاکردن کارێمە جبەر ئەز ناکەم وەک ئەلبۆم سترانگی بهەورە دەرخم چ ستایل چ درامز چ پرکەشن بنگەها موزیکێکی سەرێ مەدا بێ بخواشیێمە هەر ئەز وێ دکەم چند سالن از دوری کمه خمگینم از بیچارمه چند سالن از دوری کمه خمگینم از میران ئەبراهام لە شاری سلێمانی لەدایک بوو و بە دنیای نووسین ئاشنا بووە لە هۆڵەندا نیشتەجێ بووە و هەر لەوێشەوە دەستی بە نووسین کردووە بۆ میران کوردبوون لە پێش هەموو بابەتێکی نووسین و قسەکردنەوەیە ئەو دەڵێت کوردبوون لە هەموو شتێک و لە هەموو بابەتێک گرنگترە تاکی کورد لە شووناسی خۆی تێبگات ئەو سادەزانێت جیاوازیەکانی دیکە گرنگ نین ئەم بۆچوونەی میران لە نووسینەکانیدا ڕەنگی داوەتەوە و ئێستاش چەندین بەرهەمی نوێی ئامادەن بۆ چاپکردن ساڵی 1970 لە گەڕێکی 4 باغ لە شاری سلێمانی لەدایک بوو بڵێم بگەڕێیتەوە بۆ سەردەمی مناڵیت زۆر بەباشی ئەو سەردەمانم لەبیر نییە بەڵام لە ئاستی جێڕانەوە و لە دەمی ئەوانی ترەوە کە کردو من بەهی خۆم هەستەکە مەتوانم بگەڕێمەوە ئەو ساڵانە هەتاوەکو ساڵی لەدایک بوونیش بەڵام هەڵبەتە ئەوە لە خەیاڵ و لە هەزنی خۆمانیە و جێڕانەوەی ئەوانی ترەکە من بەهی خۆمم کردو تەمەنێکە توانم بڵێم زیاتر لە 30 ساڵە لە هۆڵەنداژی لێرە خوێندومە لێرە ئیشەکەم لە دوای ساڵی 2010 بەنیاز بووم ڕۆمانی شەوگەڕەکان لە ئاستی یەکەما بۆ نمونە لەو کاتەیە بە زمانی هۆڵەندی نووسرا بوو من لە ڕێگەی هاوڕێیەکمەوە کە لە ئەمیستردامەژی چاپخانەیان هەیە ویستم بڵاوی بکەمەوە لە دوای ساڵی 2010 توانم بڵێم کەوتنم زیاتر لەگەڵ خەڵکی هۆڵندیا بوو بینەر و خوێنەری هۆڵندایە بوو شێعر و چیرۆکم بڵاو کردبووە لە هۆڵندایە و لە ڕۆژنامەکان و لە زۆر سنتەری کللتوریە لە هۆڵندا خوێندنەوەمە کرد لە سەرادە بەگشتی و بە تایبەتی هونەری جێڕانەوە دوای ساڵی 2010 ئەو هەستم لەلا دروست بووکەوە خوێنەر و بینەری بۆ نمونە هۆڵندی تر من تێر ناکەن هەستەکەم پەیوەندیکی ڕۆحیم نەبوو لەگەڵیانە یعنی ئەگەرەوە ئاشکراکە من باری دەرونیم زۆر ئەو کاتە زۆر تێکشوو کە هاتە سەر ئەوەی کەەوە ڕۆمانەکەم بە هۆڵندی بڵاو بێتەوە برای خێزانەکەم کەەوە پزیشکی دەرونی پێوتم کەەوە باشترین شدەوەیە تۆ بگەڕێتەوە بۆ لای ئەو بینەر و ئەو خوێنەر و ئەو پەیوەندیە ڕۆحەیە کە تۆ لەگەڵ خەڵکی خۆتا هاتە تاوەکو ساڵی 2014 و 2015 کە کاتێک ڕۆمانەکە دیسان بە کوردی نووسیمەوە ناڵم وەرم جێڕا دیسان بە کوردی نووسیمەوە بە کوردی بڵاو بوویەوە ئەو کاتە هەستم پێکرد کەەوە ئیتر ئەوە دنیای منە هەڵبەتە من لە ئاستی یەکەمە ئەنووسم هەتاوەکو خۆم بەختەوەری بەدەست بێنم چونکە هەموو یەکێک لە ئێمە هەجی شێ بکەین هەتا تاجر بین و سەر بین سیاسی بین ئێمە بەدوای بەختەوەری ئاگەڕێین هەڵبەتە منیش لە ڕێگەی نووسینەوە ئەمەوێ ئەو بەختەوەری فراهەم بکەمە و بەختەوەری بەدەست بێت لە ساڵی 2015 هەتاوەکو نزیکی 2019 من بەم ڕۆمانەوە بە ڕۆمانی نیشتیمانی ساراوە خەریک بوو ئەم کتێبە 450 لاپەڕەیە کەرەسەی زیاتر لە 5-6 کارتۆن ئەرشیف و زیاتر لە 1500 لاپەڕەی ئاچوار لە بەردەستما بوو هەتاوەکو من توانیم هەمووی بەیەکەوە لە ناویەکە بتوێنمەوە و لە فۆرمی هونەری ڕۆمانە سەر لە نوێ دای بڕێژمەوە ناتوم مێژوم نەنووسیوەتەوە مێژووە خۆی هاتووە لە ناو ڕۆمانەکەی منە وەکو پێویست خۆی دووبارە کردوتەوە ئەمە مێژوویەکە هەڵبەتە تەنها مێژووی شاری سلێمانی نییە مێژووی کە منەتەوایەتیەک نییە لە کوردستانە من مێژووەکەم هێناوە بە گشتی سەر لە نوێ تێکم شکاندۆتەوە و پیرۆزیەکانم تێک شکاندەوە سەر لە نوێ دروستم کردوتەوە لە فۆرمێکی هونەری باڵایە کە فۆرمی هونەری ڕۆمانە لە چەند شوێن هەوڵی ئەوە دراوە کە ئەم کتێبانە بە تایبەتی نیشتیمانی سارا
بە زمانی ئینگلیزی و بە زمانی عەربی و فارسی. ڕۆمانی سێهەم کەوا بڵاو بوویەوە لە پێشانگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب خەمی مەستورە. خەمی مەستورە ڕۆمانێکی زۆر تایبەتە، باسی ئەنفال دەکات. هەڵبەتە ئەنفال نەک بە واتە مەیدانیەکەی، باز ئەنفال دەکات ناو ڕۆحی مەستورەیە. مەستورە خۆی کەسێکی ڕاستەقینەیە و مەستورە خۆی ئافرەتێکی بەتەمەن بووە لە شاری هەولێر لە شەڵکانی ئیسکان پێم وابێت ژیاوە. خۆی خەڵکی دەی جەلەمۆرد بووە. جەلەمۆرد یەکێکە لەوانەی کە یەکێکە لەو دەیانەی کە ئێمە لە سەردەمی ئەنفالە بە هەڵەبجێک بچووکی ژناوە برێت. لە ناو ئەو ڕۆمانەیە بۆ نمونە باسی ڕووداوەکانی لە دەمی مەستورە و لە خەو خەیاڵی ناو ڕۆحی مەستورەوە ئێمە لە ئەنفالە ڕوانینەوە لە ڕووداوەکانی جەلەمۆردە ڕوانی. کچە هونەرمەندێکی شاری سلێمانی بە شێوەیەکی جیاواز و سەرنجڕاکێش بابەتی شوناس و کەسایەتی دەخاتەوە بەرچاوی هونەردۆستان. ڕۆز محەممەد بە شێوەیەکی کارتۆنی وێنەی ژیانی ڕۆژانە لە ناو بەغدا و بیناسازی ئەو ناوچەیە کێشاوەتەوە. کارەکانی لە دووتوێی کتێبێکدا چاپ کراون و بەشداری کردووە لە 6ەمین فێستیڤاڵی تەرکیب بۆ هونەری هاوچەرخ لە شاری بەغدا. Rose Mohammed attended a comic workshop in the French Institute in Baghdad, conducted by her mentor. It was her first time to come to Baghdad, and she developed the idea of this cartoon series, cables and wires, discovering the funny police stations in the streets, and going. من ئەمساڵ بۆکو پرۆژەکەی من کە بریتە لە کتێبێکی نۆڤڵ گرافیک کە بەناوی لە نێوان دوو ڕووباردا کە تایبەتە بەو بابەتانی کە لە نێو عێراقدا وەکو من هونەرمەندێکی ئافرەت کە ئەزمونم کردو پێاتی ئەپاڕیوم و دووبارە لە ڕێگەی چیرۆکێکەوانێ ئەم ئەزمونانە ئەم بابەتانە با شێوازی پرسیارکردن و چیرۆک ئەیهێنمەوە ناو خەڵک. ئامانجی پرۆژەکە بە گشتی جیاواز لەوەی کە هەدەفێکەمانوێت جارێکی تر کتێبی گرافیکی بێتە نەوە هونەری کوردیەوانێت چکە فراغێکی زۆر گەورە هەیە لەو بوارەیە و هیچ سەرچاوەیەکی کوردی یان هیچ بەرهەمێکی کوردیمان نیە تاکو ئێستا. ئەمە بێ بەدەست پێشخەریەک بۆ ئەوەی کە گەنجی تر یان هونەرمەندانی تر لەسەر ئەم ستایلی کارکردنی نۆڤڵ گرافیک کار بکەن. هەوڵما وەکو ئافرەتێکی هونەرمەند کە لە عێراقدا ئەژی ئەو بابەتانی کە پێیا ڕۆشتمە ئەو دۆخانە ئەو ئەزمونانەی کە کردومە لە ڕێگای چیرۆکێکی گرافیکیەوانێ دووبارە هەم پیشانی بدەمەوانێ و لە ڕێگای کۆمەڵێک پرسیارەوانێەوە هەوڵێکە بۆ ئەوەی کە گەنجی تر خەڵکی تر لە ڕێگای خوێندنەوە و بینینەوەی وێنەکان ئەو پرسیارانە بەناڕاستەوە خۆ جایتر ئەوانیش بیری لێ بکەنەوە. من باوەڕم بۆیە کە هونەر پرۆسەیەک نییە بۆ قەراردان لەسەر شتێکە ئەو بابەتی من ئەمێ باسی بکەم بۆ منە بابەتی جێندەرن کە یاخود بابەتی شوناسە پرسیارکردن لەبارەی شوناسەوانێ بابەتی سیاست و دۆخی مێژووی و سیاسەکانی عێراق ئەمانە هەمووی هێناوەتێنێ و ئەم پرۆژەیەوانێ من وەکو هونەرمەندێک یا وەکو هونەر باوەڕم بۆ نییە کە من قرار بم کە ئەم ئەزمونەی من ئایا ڕاستە یاخودنا ئایا من ئەو شتانی باسی ئەەکەم بۆ ئەوەیە کە من بمێ بە هەموو کەس بڵێم ئەمە ڕاستەکەی یان ئەمە شتێک پرۆسەکە دەبێت بەم شێوەیە بێ بەم جۆرە نیە بۆ من هونەر پرۆسەیەکە کە پیشاندانەوەیە کە منەمێ لە ڕێگای ئەم کارەوە ئەم پرسیارانە بخەمە ناو خەڵکەوە خوێنەر خۆیەتی کە بڕیار ئەیە کە پرسیارەکان چ جوابێ بۆ پرسیارەکان هەڵا بژێرێت. پرۆژەکە کە لەلایەن سپۆتلایتی عێراقەوانێ سپۆنسەر کراوە بۆ ئەوانیش کە بۆ پرۆژەی سپۆتلایتی ساڵی 2020 هەڵبژێردرا کە پێگە لە کتێبێک کە بە زمانی کوردی و عەربی و ئینگلیزیە بەڵام بۆ فستیڤاڵی تەرکیب لەم پرۆژەیە من تەنها بە دە لاپەڕی کتێبەکە بەشداریم تێدا کرد بەڵام گرنگی بابەتەکە بۆ فستیڤاڵی تەرکیب و جیاوازی تەکنیکەکە بە خۆشحاڵی و هەڵیان بژارد و کە چوونە شاری بەغداد پرۆژەکەمان نمایش کرد.
تاخور دەڵێت هونەر وەک خۆشەویستی وایە هیچ کەسێک ناتوانێت بە ئاسانی لێی تێبگات بڕگە و بابەتەکانی کەوارمان پێشکەشکردن بمێنن بە خێر و خۆشی.